خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. وەکو خوای تعالی ئەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم. ئەگەر ئێوە خواتان خۆشەوێ شوێنی من بکەون، يعني شوێنی پێغەمبەری خوا بکەون، يعني ئەی محەممەد. سورەتی آل عمرانە خوای تعالی بە پێغەمبەر فەرمێ ئەی محەممەد پێیان بڵێ قل، يعني أي محمد صلى الله عليه وسلم بمسلمانان بڵێ إن كنتم تحبون الله ئەگەر ڕاستەکەن ئێوە خواتان خۆشەوێ شوێنی پێغەمبەر بکەون صلى الله عليه وسلم، خوا خۆشی ئەوێن لە گوناحەکانتانیش خۆشە بێ. خۆشەویستی خوا و خۆشەویستی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەوە ئەبێ ئێمە شارەزاییمان هەبێ لە ئاینی پیرۆزی خوا، لە سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، و هەوڵ بدەین بەقەدەر توانا جێبەجێی بکەین لە ژیانمانە. لەبەرەوە خۆشەویستەکانم کاتێ ئێمە ئەڵێین خوامان خۆشەوێ ئەبێت شوێنی بەرنامەکەی خوا بکەوی، شوێنی ئاخر پێغەمبەرەکانیشی کە بۆ ئێمە هاتووە محەممەد المستەفا بکەوی کە منهەجی خوای جێبەجێ کردووە لە ئەلیفەوە تا یائی بجوانی. بۆیە کاتێ پرسیارن لە خاتو عایشە کرد خوای لە ڕازی بێ، وتیان ئەخلاقی پێغەمبەرمان پێ بڵێ، يعني سێوە لەوانێ هەر یەکێک لە ئێوە حەزکە ئەخلاقی پێغەمبەر بزانێ. عائشە بە یەک جملەیەکی کورت ئەخلاقی پێغەمبەری عەرزی سەحابەکانی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم. فەرمووی کان خلوقه القورآن، ئەخلاقی پێغەمبەر قورآن بووە. لە ڕیوایەتێکی ترە ئەڵێ قورآنێک بووە کە لەسەر زەویا ڕێی کردووە. پێغەمبەر صلی الله عليه وسلم سەیری قورآن کە پێغەمبەر ئەبینیتەوە بەس بە شێوازێکی عەمەلی، يعني پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو قورآنەی لە خودی خۆیان جێبەجێ کردووە، جێبەجێ کردووە. بۆیە کاتێ تۆ ئیدعای خۆشەویستی پێغەمبەرەکەی، خۆشەویستی پێغەمبەر بەوەیە بزانی ئەخلاقی پێغەمبەر چۆن بووە لە هەموو کاروبارەکانی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بووە؟ حیاتی ژیانی، خواردنی، خواردنەوەی، خەوتنی، ذکرکردنی، نوێشکردنی، ڕۆژوگرتنی، زەکاتدانی، معاملاتی، هەڵسوکەوتی، دانیشتنی، تەنانەت ئەگەر حتا ضروریشە و پێویستیشە جاری وایە پێغەمبەر هەر وەک شغل و شێوە بناسیتەوە. زۆرێک لە ئێمە ئیسە پێغەمبەر بێت صلی الله عليه وسلم لەوێ بێ زۆر بەمان نایناسینەوە، چونکە ئێمە تا ئێستا کەم جار باسمان بۆ کراوە پێغەمبەر شکلی چۆن بووە. مع العلم شکلی پێغەمبەر صلی الله عليه وسلم، وصفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکانە کراوە. ئەگەر وصفەکەی ببیسیتەوە هەر شخصی پێغەمبەر دەکەوێتە بەرچاو، شکلی، شێوەی، باڵای، شان و شەوکەتی، دەمچاوی، هەموو شتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. ضرورە ئێمە بزانین پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم شکل و شێوەی چۆن بووە، لەگەڵ ئەوەیشە کە بزانین ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن بووە. پەیوەندی نێوانی ئێمە و خوا پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بۆیە خوای تعالی فەرمێ قل إنما أنا بشر مثلكم، بەڵام فەرقی من لەگەڵ ئێوە، خوا ئەفەرمێ پێیان بڵێ فەرقی تۆ لەگەڵ ئەوانە یوحا إليّ، تۆ وحی ئیلاهیت بۆ هاتووە، تۆ لەلایەن خواوە وحی و پەیامی خوایت بۆ هاتووە، جێبەجێکەری پەیامەکەی خوایی، تەنفیزی پەیامەکەی خوا ئەکەی. لەبەر ئەوە خوای تعالی واجبی کردووە لەسەر من، لەسەر تۆ، لەسەر هەموو ئەهلی ئەم دنیاە کە شوێنی پێغەمبەر بکەون. و ئەگەر ئەتانەوێ بە شێوازێک بن کە خوا لێتان ڕازی ببێت، ئەبێت پێغەمبەر بکەیتە قودۆ و سەرمەشق لە ژیانە. ئەوانە ئیسە هەر یەکێک لە ئێمە بە تایبەتی گەنجەکانمان، هەر یەکێک لە گەنجەکانمان گەنجی مسلمانە، شایەتمانی هاوردووە، دێ بۆ 5 فەرزە بۆ مزگەوت، بەڵام کاتێ پرسیاری لێ ئەەکەی سەرمەشقت کێ لە دنیا نازانێ سەرمەشقەکەی کێ. هەر یەک سەرمەشقێکی تری گردووە لە دنیا، ناوێ زانێ، ناوی کوڕەکەی ئەزانێ، ناوی ژنەکەی ئەزانێ، ناوی دایک و باوکی ئەزانێ، زانێ لە چی شوێنێک لە دایک بوو، ساڵی لە دایک بوونەکەی ئەزانێ، بەڵکو ڕۆژی لە دایک بوونەکەیشی ئەزانێ. ومتابعي أخباري أكا بردوام للراقياندنكان لتلفزيون لروجنامكان لانترنت ولا فيسبوك ولا يوتيوب هرشي أويك هيا ودزقار راقياندنا أو متابعي خوشويسكي خويكا ومتابعي سرمشقكي خويكا يتر سرمشقي أو جاري واهي الرئيسي حزبك جاري واهي قائدك أو سركرديك لبيشا قنجي مثلا رسمي كدا على سرسيني خوي رسمي يكيك لقائدك هي أمولاتي مشتيه هي ولاتي كتر
ئەو دڵی پێخۆشە و شانازی پێوەکە ئەوە سەرمەشقی ئەوە لە دنیا. یا جاری وا هەیە کابرا حتا فانیلەکەی ڕقەمی ئەو لاعبەیدا لێ کە پێی معجەبە و کردوێتێ سەرمەشقی خۆی کاتێ تۆپتۆپێن ئەکا وەکو ئەو حرەکاتەکە یان وەکو ئەو خۆشیە کاتێ گۆڵێکەکە هەر وەکو ئەو چونکە ئەوی سکردوتە سەرمەشق لە ژیانی خۆیە. بەڵام ئێمە من و تۆ نا، من و تۆی مسلمان ئەمانە سەرمەشقمان نین، معجەبیش بین بە ڕەوشتێکیانەوە، ئەمە یەک ڕەوشتێتی من و تۆی دڵ کە من کێش کردووە. بەڵام محەممەد المستەفا هەموو ژیانی بۆ ئێمە سەرمەشقە. خوای تەعالا لە قورئانە فەرمێ وەلەکم بۆ ئێوە ئەی مسلمانان وەلەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە، ئەگەر ئێوە ئەتانەوێ ئوسوە و سەرمەشقێکی ڕاستەقینە و جوانتان هەبێ کە بێخەلەل بێعەیب بێنوقسانی بێگەرد و غەش محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. بەس کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە پێغەمبەر ناناسی. براینە ئێمە زۆر بەمان نازانین پێغەمبەر بزبط ناوی چییە، زۆر بەمان نازانین دایکی پێغەمبەر باوکی پێغەمبەر کێیە، زۆر بەمان نازانین کوڕی پێغەمبەر کچی پێغەمبەر کێیە، زۆر بەمان نازانین پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن لە دایک بووە لەکوێ لە دایک بووە ساڵی چەند هاتووە ئەمجار ئیشی چی بۆ زۆر بەمان ئەمە ناناسین، زۆر بەمان ئەمە ناناسین. حتا گەیشتۆتە حەدێ کابرایە وتو بووی گۆرانی حرام نییە، هەنێ ئەو گۆرانیانەی کە کەلیمات و شەی ناشرین و هەندێک شتی لەگەڵایە وتو بووی حرام نییە، وتویان چۆن حرام نییە؟ وتوی ئەوە نییە پێغەمبەر ناو کچەکەی ناو کەلثوم، ئەگە گۆرانی حرام بێت چۆن ناو کەلثومی مسر و ناو کچەکەی ناو کەلثوم؟ سبحان الله واتێ گەیشتووە کە پێغەمبەر بەناو کەلثومەکەی گۆرانی چڕەکەی مسر و ناو کچەکەی ناوە. سەی ئەم نەکبەتیەکە، سەی ئەم عەقڵەکە، یعنی تێگەن نازانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 1400 و ئەوەنە ساڵ بوو و کەلثومی گۆرانی چڕیشی دی 650 ساڵ 6 ساڵ بلەیسێ، یعنی تا ئێستا نازانێ. یەکێکی تر مەلا یعنی کەسەکە خۆی مەلایە و باوکی مناقەشەی لەگەڵا کردو لەسەر مەذهب دەستنوێژ ئەشکێ لە ئافرەتیان ناشکێ، ئیتر مناقەشەیان بوو باوکی وتوی ئەم وتوبی من لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم واعەکەم، ئەیش وتوی ئەی پێغەمبەر خۆی لەسەر مەذهب شافعی بووە. واتیە گەیشتو بوو کە پێغەمبەر لەسەر مەذهب شافعیە، یعنی نازانێ ئیمام شافعی کەیە پێغەمبەر کەی هاتوو، یعنی ئێمە پێغەمبەر ناناسین بە کوردیەکەی. عرضمیش کردن محەممەد عرێفی وتی من دەرسم داوەتەوە لە زانکۆی ئیمام محەممەد بن سعود لە قۆناغی دووی عەقیدە کۆلێژی عەقیدە دەرسم داوەتەوە، پرسیارم کردووە یعنی ڕۆیمەتە ژوورەوە تەلەبەی کولیەی شەریعان کولیەی عەقیدە تێگەی عەقیدە و بیرروباوەڕ، پرسیارم کردەوە وتمە با تاقییان کەمەوە پێشەوەی دەست پێ بکەم. وتی تاقییانم کردەوە، وتم ناوی خێزانەکانی پێغەمبەرم پێ بڵێن. وتی 60-70 لە بەدانشتە، وتی یەک نەفەر نەیەتوانی ناوی خێزانێکی پێغەمبەرم پێ بێژ. لە سعودیە نایەژم لە ئەفغانستان، نایەژم لە پاکستان، نایەژم لە ئەندەنوسیا، نایەژم لە وڵاتی سیبیریا لە ڕوسیا، ناڵێم لە ئەسکەندەنافیا و لە نەرویج و لە ناڵێم ئەو شوێنانە، ئەڵێم لە سعودیە لە جامیعەی ئیمام بن سعود ئەلەوێ لە کولیەی عەقیدە پرسیاری کردووە. پرسیاری چی لێ کردوون لە مەرحەلەی دوویش؟ پرسیاری ئەوەی لێ کردوون خێزانەکانی پێغەمبەر ناویان چییە؟ وتی وەڵا حتا تەقریبەن 2-3 دقیقە وەستام کەس نەیزانی ناوی ژنێک لە ژنەکانی پێغەمبەرم پێ بڵێ. وتی لە ئاخیرا یەکێ دەستی بەرزەکە وتم فەرمووتی دڵم خۆش بووتم هەر باشە یەک نەفەرشە بزانێ. وتم فەرمووتی عایشە، وتم ئافرین. ئیتر وتی ئەوش بێدەنگ بوو هیچ نەزانی. وتی یەکێتر لەو پەڕۆ دەستی بەرزە کردەوە دوای ماوەیەک. وتم فەرمووتی فاتمە. وتی وایە زانی فاتمە خێزان پێغەمبەرە، نەیەزانی فاتمە کچ پێغەمبەرە. ئێستا کە ئەمە یعنی ئەگەر ئەو گەنجە ئیسە پرسیاری لێ بکە، پرسیاری هەر تۆپانچێکی لێ بکە، پرسیاری هەر سەرکردەیەکی عالەمی لێ بکە، بڵێ چۆ ئەی ناسیێت تاریخەکەیت بۆ ئەتێرێ، مێژوەکەیت بۆ باسەکە، ئەمە توخوا دڵت ئەمە شوێن پێغەمبەر کەوتووە، ئەمە تابعی پێغەمبەرە، ئەمە سبەی چۆن هەر ملحیدێ هەر بێدینێ هەر کافرێ ناتوانێ بیخەڵەتێنێ. خۆتان بڵێن ئەمە ناخەڵەتێنرێ؟ ئەمە ئەگەر پێی بڵێن محەممەد هەوەسباز بووە نەعوذ بالله نعوذ بالله، ئەگەر بڵێن محەممەد هەوەسباز بووە یەکسەر قەناعەت ناکە؟ نازانێ ئەمە پێغەمبەر هەر ناناسی، هەر نازە، هەر ئەوە نازانێ پێغەمبەرێکی نایە محەممەدە، ئیتر هیچ تر دەربارەی پێغەمبەر نازانێ. ئەمە نەکبەتێکەیە.
ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء